کەشوهەوا گۆڕانکارێکی زۆر لەسەر ژینگەکەمان دروستەکە و مەترسیەکانیشی لەگەڵ ئەوەی لەوانەیە کە عێراق کاریگەریەکی کەمی هەبێ بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە کەشوهەوا لەسەر وڵاتانی دیکە دروستکە بەچاو بۆ وڵاتانی کە کارگەی گەورە و هەروە ڕێژێکی مەترسیدارتر ئەبێتە هۆی گۆڕانی کەشوهەوا لەگەڵەوە هەموو ساڵی کۆنفرانسی نێودەوڵەتی کاپ 28 کە لە ئەم ساڵدا بەڕێوە ئەچێت لە دووبەی و بە خۆشحاڵیەوە لەوەی کە سەرۆک کۆماری عێراق و هەروە سەرۆکی هەرێمی کوردستانیش بەشداری تیا کردو بۆی هەموو ئەو کاریگەریانەی کە لەسەر عێراقیش دروست ئەبێت ئەوانیش بتوانن خۆیانی بۆ ئامادە بکەن و هەروە ئەو پلان و استراتیژیانە لەگەڵ وڵاتانی دیکەدا جێبەجێ بکەن بۆ ئەوەی مەترسیەکانیش لەسەر عێراق و هەروەها لەسەر هەرێمی کوردستانیش کەم ببێتەوە. ئێمە ئەمڕۆ زانیاری زیاتر وەرەگرین با میوانداری زۆر بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە کە ئێستا لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. فەرموو. بانی باش کارمان بەخێر بێت. سڵاو لێبێت. بەخێر بێت. فەرموو. بەخێر بێت. بانی باش. زۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. بێگومان کۆنفرانسی لەم شێوازە کۆنفرانسێکی نێودەوڵەتی کە ساڵانە ئەنجامەدرێ کەم کۆنفرانسە بە COP 28 ناسراوە و ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە کازانین سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان لەوێ ئامادە بوون و لە کۆنفرانسەکەشا جۆمان لە زۆربەی وتەی سەرۆکانی وڵاتانی تر بووە کە لەبارەی کەشوهەوا و گۆڕانکاریەکانەوە چەند بڕیارە درێڵێ بێ بڕیاری سیاسی تەنانەت لەسەر بدرێ بۆی کە مەترسیانە کەمتر بێتەوە. ئەنجامدانی ئەم کۆنفرانسە تا چەند ئەبێتە بەشێکی تر لە عێراق و هەرێمی کوردستان مەترسیەکانی کەشوهەوا کەمتر بێتەوە لەسەر ناوچەکە. سپاس بۆیەوە سپاس بۆ بینەرانی ساش. گومانی تیانە هەر بەستنی کۆنفرانسەکە لەسەر ئاستی جیهان و بە بەشداری نزیکەی 200 حکوومەت و وڵات و بە بەشداری زۆربەی سەرکردە جیهانیەکان کە بەداخەوە جگە لە ئەمریکا و سین کە وەکو سەرۆک بەشدار نین نوێنەرایەتیان ناردۆکە گومانیشیتیانی ئەو دوو وڵاتێکێکن لە ئەو وڵاتانی کە زۆرترین کاریگەریان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی پیس بوون و نزیکەی 800,000 بەشدار بوو چالاکوان لە کۆنفرانسەکە لە ماوەی 13 ڕۆژە یاخود 12 ڕۆژە بەشدارە بن. هەر بوونی کۆنفرانسەکە بەم شێوە گشتیە ئەگەر نەڵین 100% ئەبێتە هۆکاری باش بوون یاخود بڕیاردانی گرنگ هەر خۆی لە خۆیان کە بڕیارێکی لە دراو کۆنفرانسێکی لەم شێ گەورەیە بکرێت کەواتە جیهان لەسەر ئاستی گشتی هەستیان کردو بۆی کە لە ئێستاە ژینگە مەترسێکی گەورەی لەسەر بۆیە پێویستەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتی یاخۆ لەسەر ئاستی جیهان کاری لەسەر بکرێت. زۆر باشە لە ئێستادا مەترسی گەرمبوونی بەرگە هەوای زەوی کە یەکێکە لە مەترسیداترین گۆڕانەکانی کەشوهەوایە کە ئەتوانین بڵێن کە زیاتر ئەو وڵاتانە وەکو سین و ئوستورالیا و هەروە ئەمریکا و کەنەدا و هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان کاریگەریان دروست کردووە بە پێی داتایەکی نەتەوە یەکگرتوەکان و IPCC کە بەرپرسیارە لەم داتایانە عێراق بە پلەی 0.5 ئەتوانین بڵێن کاریگەری هەیە کە 0.1 بەر هەرێمی کوردستان ئەکەوێت بەڵام بەشداریکردنی عێراق لەم جۆرە کۆنفرانساندا تا چەند گرنگی هەیە بۆ ئەوەی ئەو مەترسی کە لێتە سەری کاریگەری لێ بکاتوەوە بتوانێت بە پلانێکی استراتیژی ڕوبەڕووی ببێتەوە. خۆی کۆنفرانسی پێشتر کۆنفرانسی نەتەوەیەکگرتوەکان بۆ گۆڕانی کەشوهەوا یەکێک لەو خاڵە جەوهەریانی کە کاریان لەسەر کرد مەسلەی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بوو. هەرچەنە بەداخەوە ینی من لە ماوەی ئەم دوسێ ڕۆژەی ڕابردووە ینی گەڕانێکی زۆرم کرد لە ئینتەرنێت و زۆرترین شتیشما بڵاو کردەوە گۆ ڕێکخراوی خۆمان ئەوەیە کە خەڵکێک نائومێت بووە دەڵێن بڕیارەکانی پێشووتر وەکو پێویست جێبەجێ ناکرێت ئەگەر نا خاڵی جەوهەری بڵێن کۆنفرانسی پێشوو دووشت بووە هەوڵدان بۆ ئەفەن سێشت هەوڵدان بۆ کەمکردنەوەی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەوڵدان بۆ بەکارنێهێنانی بڵێن سوتەمەنی بەردینی و دروستکردنی سندوقێکی جیهانی بۆ ئەو وڵاتانەی کە زیاتر زەرەرمەند بوونە. ئەگەر ناوی کە بەڕێستان باستان کرد بۆ یەکەم جارە عێراق بەم شێوە فەرمیە بەشداریەکە شوێن و جەناحی تایبەتیان هەیە و لەسەر ئاستی باڵەش سەرۆک کۆماری عێراق بەشدارە ئەمە وەکو وڵاتی عێراق لەبەرەوەی ڕاستە هەرێمی کوردستانیش بەشدارە بەس هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم وەکو میوان بەشدارن لە چوارچەوەی عێراق لەبەرەوەی ئێمە لە ماوەی ڕابردووە کۆبوونەوەیەکمان کرد وەکو ڕێکخراوە ژینگەیەکان لە ئاستی UNDP لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراق
ڕێنمایەکان بڕیار بۆ هەندی ڕێکخراوی ژینگەی بەشدار بن لە هەرێما بەڵام بەداخەوە نەکرا لە بەرەوەی نەتوانرا دامی ئەو بڵین تێچوانەی ڕێکخراوەکان بکرێ باسی ئەویان کە گوتیان ئەم وەفتە کە دەچێ نوێنەرایەتی عێراقەکان نەک هەرێمی کوردستان ئەوە وتراوە بەڵام ئەوی کە بەڕێستان باستان کرد بە تایبەتی لە بواری لە ئاستی عێراقا ئێمە زۆر جاوتومانە ینی پێشتریش عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە زەرمەندە لە گۆڕانی کەشوهەوا بەپێی ئامارەکان 2017 پێنجەم وڵاتە لەسەر ئاسی گیان کە زەرمەند بووە ئێستا دوای ئەوەی کە ئێستا ساڵی 2023 عێراق نەیتوانی ئەو پلەبەندیە تێپەڕێنیە یاخۆت هەوڵی چاکسازی بدا باز لەوا کرێت لە پێنجەوە هاتووەتە چوار کەواتە زیانەکانی زیاتری کردووە من دوێنێ گوێم لە وتارەکەی سەرۆکۆماری عێراق گرت لە کۆنفرانسەکەیە و لە چەند گروپێکی ڕێکخراوە ژینگەیەکانی عێراقین باز لەوا کرێت کە عێراق بە تامەزرۆیەوە بەشداری کردووە و پێدەچێت عێراقێکێک بێت لە وڵاتانی کە زۆرترینی داواکاری هەبێ بۆ کۆنفرانسەکە بە تایبەتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە عێراق یەکێکە لە دیاردەکان یەکێکی تر لەو بابەتە گەرمانی کە عێراق ماوەی چەند ساڵێکە بەدەستیەوە ئەناڵێنێ و کاری لەسەرەکە مەسلەی گرفتی ئاوە کە هەمومان نەزانین ئەوەی کە بەڕێزت وتت ئەم کۆنفرانسانە بەشێکێ بێتە بابەتی سیاسی لەبەروی هەمومان نەزانین گرفتی گلدانەوە یاخود کەمبوونەوەی ئاوی عێراق بە هەرێمی کوردستانی شەو پەیوەندی بە وڵاتانی دراوسیەوە هەیە بۆی عێراق داواکە لە کۆنفرانسەکەیە کە ئەم بابەتە چارەسەر بکرێ و یەکێکی تر لە بابەتەکان کە بۆ عێراقیش زۆر زەرورە جارێکی تر سوود لە وزەی نوێ وەرگرن بە تایبەتی بۆ بەرهەمێنانی کارەبا یاخود بە تایبەتی ئۆتۆمبیل ئێمە لە ماوەی ڕابردوو شەباسیەوەمان کردەوە عێراق یەکێک لەو وڵاتە بەرهەمێنەرەکانی نەوت هەرچەندە کۆنفرانسی پێشتر عێراق پابند کرا بۆی کە دەبێ دەرهێ بڵین ڕێژەی هەناردەکردنی نەوت کەم کاتەوە کەمە لە زیانی ئابووری عێراقا بوو بەڵام باوەڕ ناکەم عێراق وەکو پێویست پابند بوو بێ بۆیە دەکرێت عێراق لەم کۆنفرانسەیە بەشێک لەو گرفتە ژینگەیانی کە ئێستا هەیە داوای هاوکاری بکە وەکوی وتشمان لە ئێستای سندوقی زیان و زیان لێکەوتوان دروستکرا و ڕاگەنراوە کە خۆشبەختانە هەنگاوێکی زۆر باشە دەکرێت عێراق بەشێکی باش لەو سندوقە سوودمەند بێت زۆر باشە کاک ماروڤێکس لەگەڵەوەی کە بێگومان لە کۆنفرانسەکەیە سەرۆکۆمار دکتۆر لەتیف کە باسی لە وزەی نوێبووە بینی ینی باس لەوە کرد کە گرنگی پێ بترێ بڕاتوانین ئێمە کار لەسەرەوە بکەین لە ڕێگەی حکومەتەوە بێ یاخو ڕێکخراوەکانەوە بێ یاخو کەرتی تایبەتەوە بێت چۆن جارێکی تر کەشوهەوای عێراق بە ئاراستەیەکی کایە بڕوات بتوانین کە زیانمەند نەبێت ئەویشە زانی کە لە چەند ساڵی ڕابردووە لە خواروی عێراقی تر لە زۆربەی گوندەکان و شارەکان چۆڵ کران بەوەی کەمی ئاوەوە بەوەی ئەوەی بارودۆخی ژینگەکەیان تێکچوو بەوەی تێکچوونی کەشوهەوا دارخورماکان بەرەو لە ناوچوون چۆن ئەمانە وای کردووە خەڵک زیاتر بەرەو ناو شارە گەورەکان بێت ینی دوورکەونەوە لە کوشت و کاڵکردن کە کوشت و کاڵکردنیش بەشێکی تر لە پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان و بەشێکی ترە لە داهاتی ئابووری بۆ عێراق ئەمانە تا چەند ئەبێتە بابەتی سەرەکی کە جارێکی تر هەوڵ بدرێ کار بکرێتەوە لەسەر ئەوەی ئەو ناوانە جارێکی تر نۆژەن بکرێنەوە یاخود بزانە گرفتەکە چیە بە دوای چارەسەرا بڕۆن ئێمە ئازاین لە بینی چەند وڵاتێکین ینی کەوتوینێتە بینی چەند وڵاتێکەوە بە تایبەتی وانەی کە کاریگەریان هەیە لە سەرمان ئێران و تورکیایە ینی بۆ سەرچاو ئاویەکانمان ینی تەنانەتە تا ئێستاش مەترسیمان لەسرە بۆ هەرێم و بۆ عێراقیش بەگشتی کە سەرچاو ئاویەکان ئەگەراوە بۆ ڕێژەیە کەم بێتەوە لەوانەیە زیانی گەورەتر بە دوای خۆیان بێنێ ئەمانە تا چەنە چێتە بواری جێبەجێکردن خۆی ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە گوێبیستی شتێکە بووین کە لای خەڵک نامۆ بوو ئەوە بوو کە لە ئێستا بەدواوە دیاردەیەک دروستە بێ پێی دەوترێت کۆچی ژینگەیی یعنی ئەگەر ساڵانی ڕابردوو لە هەرێم یاخود لە وڵاتانی دراوسیە وڵاتانی کە جەنگ و گرفت و کێشە و شەڕی تایە کۆچکردن هەبووە بەڵام ئێستا شتێک دروست ئەبێ یاخود دروست بووە پێی دەوترێت کۆچی ژینگەیی من دوێنێ داتایەکی ڕێکخراوی تەندروستی جیهانی بینی باز لەوا کە تاوەکو حوزەیرانی ئەم ساڵ مانگی 6 2023 ناوچەیەکی دیاریکراوی دیاری کردووەڵێ 14,000 خێزان بەهۆی گۆڕانی کەشوهەوە زێدی خۆیان بەجێهێشتووە ڕویان کردوێتە شوێنەکانی تر کەواتە ئێستا عێراق تووشی چەندین جۆر لەو گرفتانە بووە ئەوەی بەڕێز باسەکە بە هەمان شێوە ئامارێکی تر بڵاو کراوەتەوە لە 150
ئەو شوێنانی کە پێشتر کشتتوکاڵی لێکرا بۆ نمونە خەڵک ئاژەڵداری و ژیانی تیا بەسەرە بر لە 150 بەرەو سەرچاوەکانی ئاویان وشک بووە کەواتە ئەمی عێراق لەم کۆنفرانسەیە دەبێ بیکە ڕێکەوتنی سیاسیە هەرچنە بەداخۆ ینی زۆر جار ڕێکەوتنەکان تۆ بەشمدە منی شتێکتە دەمێ ینی لە بەرامبەرە ئەگەر نا بەپێی ستانداردە جیهانیەکان مەسلەی سەرچاوەکانی ئاو دەبێ وڵاتان هەمووی لی سوودمەند بێ بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمانە هەر تورکیا خود ئێران کردویان بە بابەتێکی سیاسی لە بەرامبەر گلدانەوەی ئاو بەواچە داواکاری سیاسی تریانە بێ کە بەواچە ئەمە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش قورس بێ کەواتە لە عێراقا ئەوەی کە بەڕێزت باست کرد ئێمە ئەگەر لە هەندێک وڵات یەک سەرچاوەی پیسبوونی ژینگەیی هەبێ ئەو لە عێراق و بەشێکی هەرێمی کوردستان بەشێکی هەرە زۆری ئەو مەترسیانە سەریان هەڵداوە خۆ بەواچێ بەشێکی بۆ کەم تەرخەمی لایەن و حکوومەتەکان بگەڕێتەوە من هەر لە کورساتی بەڕێز وابزان بەرنامەیەکمان کرد لەسەرەوەی کە لە بودجەی گشتی عێراقا حکوومەت نەیتوانیەوە پارەیەکی تایبەت کە بەپێی وتەی شارەزانی ئابووری بودجەی ئەم ساڵ گەورەترین بودجە بۆ لە عێراقا یعنی حکوومەت نەهاتووە بودجەیەکی تایبەت تەرخان بکا بۆ گۆڕانی کەشوهەوا بۆ نمونە هەر وەزارەتەوە بەشی خۆی پێداوە بەڵام شتێک نییە بۆ ناوی ئەوەی کە ئەم پارەیە چۆن ئێستا و سندۆخە دروستەکرێ تایبەت بێ بە گۆڕانی کەشوهەوا لە عێراقا بڕەپارێک نییە کە ئەگەر گۆڕانکاریەکان زیاتر بوو بۆ نمونە حکوومەت بتوانێت ئەم پارەیە بەکاربێنێ کەواتە بەشێکی پەیوەندی بەناوخۆ هەیە بەشێکی پەیوەندی بۆ شەڕ و شۆڕانەوە هەیە کە تۆ سەیریکە لە ساڵی هەشتاکانەوە تاوەکو ئێستا عێراق لە شەڕا بووە یعنی هەر جارە و ناوچەیەک بۆ جارێک بڵێن هەرێمی کوردستان بۆ لەگەڵ ئێرانە لە کاتی شەڕ ئێران و عێراقا بەڵام لە دوای شەڕی کوێت لە دوای 2003 لە دوای شەڕی داعش لە دوای ئەم شەڕانی تر عێراق یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین شەڕ و ئاژاوی تیا دروست بۆ اینجا من ئەمەوێت لەسەر ئەوە قسەیە بکەم سەرۆکی بەرازیل وتەیەکی زۆر جوانی وت دوێنێ وتی بەداخەوم ئەو پارەی کە لە ماوەی ساڵی ڕابردووە نەک چەند ساڵی ڕابردوو وڵاتان تەرخانیان کردووە بۆ کڕینی چەک و ئەسلیحە یاخود چەک و تەقەمەنی کە بەکارهاتووە لە شەڕەکانە زیاتر لە 2 تریلیۆن دۆلار بووە ئەڵێگەر بهاتینە ئەم پارەیەمان بۆ چاکسازی گۆڕانی کەشوهەوا سەر بکردا ئایسا باردۆخی وڵاتان بەگشتی وا بوو نەخێر کەواتە عێراق بەڕاستی پێویستی بە هاوکارێکی دەرەکی زۆر زۆر باشەیە و پێویستی بە هاوکاری ناوخۆیشمانەیە بەڕاستی باوەچی خەڵکی خۆشمان کەم تەرخەم بێ لە ئاز ئەو بابەتانە خۆڕاستە حکوومەت بەرپرسی یەکەمە بەڵام هەندی جوهد و هەندی هەوڵ هەیە دەبێ هاوڵاتیش کار ئاسانی بۆ لایەنی پەیوەندیدار بکە ئەگەر نا ئێمە زۆر جار وتومانە زۆربەی قەیرانەکان بە پێی کات تێئەپەڕن قەیرانی سیاسی ئابووریە شەڕە بەڵام ئەوەتە بابەتی ژینگەیی دێن لەسەر ئاستی 200 وڵات زیاتر کۆنفرانسی بۆ کرێ بۆ لەبەروی ئەزان ئەگەر ئەم بابەتە لە هەر وڵاتێکا سەر هەڵبدا دوای ئەو وڵاتە ناتوانێت چارەسەری بکە بۆیە عێراق دەبێ ئەوەی وەکوتم دوێنێ هەرچەنە دکتۆر لەتیف من شتێکم لە قسەکانی جۆ لێگە تۆزە لام ئەوە بوو لەبەرەوەی خراپبوونی ژینگەی ئێستا ئەجێڕێتەوە بۆ سەردەمی پێشووی حکوومەتی ڕووخاوی بەعەس ئەڵێ ئەو هەرچەنە پێچێ واژ بێ لەبەرەوەی عێراق بەشداری بەشێک لەو پەیماننامە نێودەوڵەتیانەی ناکرد ئیتر تایبەت بێ بە شەڕ تایبەت بێ بە ژینگە ئەڵێ ئێمە وەکو عێراق لە دوای 2003ەوە بە جددی هاتوونەتە ناو بابەتەکە دەمانەوێ عێراق یەکێک بێت لەو وڵاتانەی کە زۆرترین سوودمەند یاخود بەشدار بێ لە کۆنفرانسە ژینگەیەکانە زۆر باشە ئەتوانین بڵێن ئەم زیانانەی کە بەگشتی بەر عێراق کەوتووە زەرمەندی یەکەم تیا هەرێمی کوردستانە بێت وەک ئەزانین لە ئێستا ئەگەر جانان پلەی گەرمان بەگشتی لە عێراق هەمیشە لە بەرزبوونەوە دابوو بێ ئێستا هەرێمی کوردستانیش بەشێکە لە واروە ئەبینین کە ڕێژەی دابارین بەگشتی لە ئاستی نزمبووندایە کاتە ئێمە چۆن بتوانین بە پلانێکی استراتیژی ڕوبەڕووی ئەم مەترسیانە ببینەوە کە کاریگەری ئەبێت لەسەر هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ هەموو وەزارەتەکان وەزارەتی کشتوکاڵ و هەموو ئەو وەزارەتانەی کە پەیوەندیان هەیە بە کەشوهەواوە خۆی هەر لەسەر ئاستی جیهان شتێک کە باز لەواکە تاکە شتێک کە سنووری نییە مەسلەی ژینگەیە کەواتە پیسبوونی ژینگەی وڵاتێکی تر کاریگەری لەسەر وڵاتێکی ترەیە بەبێ ئەوی تۆ پێت خۆش بیان ناخۆش بێ کەواتە ئێمەی هەرێمی کوردستان کە بەشێکین لە عێراق هەم لە ڕووی خاک هەم لە ڕووی جوغرافیا هەم لە ڕووی ینی ئەو کەشوهەوایی کە دروست بووە هەمومان نەزانین کاریگەریەکانی بۆ منە خۆڵبارین لە ناوەڕاست و خواروی عێراق
کاریگەری لە سەرهێمی کوردستانیش دروست کردووە. بۆ نمونە ئەوەی کەوتمان ینی چەند ساڵێکی تر کاریگەریەکانی کەمبوونەوەی ئاو خراپبوونی ژینگەی ناوەڕاست و خواردی و عێراق کاریگەری لە سەرهێمی کوردستان دروستە بێ. هەر ئێستا خەڵکێک هەیە لەبەرەوەی ژیانی باشە ئامادە نییە لە ناوەڕاست و خواردی و عێراق نیشتە جێبێت دیە لە هەرێمی کوردستان کەواتە کۆچێکی چۆنەڵێ بەدەر لە ئیرادەی خۆت دروستە بێ. ینی وای لێ دێ شارەکانی خۆمان پڕی دەبێت لە هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق. هەرێمی کوردستانیش بەداخەوە کە من ئەیڵێم ڕاستە عێراق بەواچێ وەکوتمان لە ساڵی هەشتاکانەوە چەندین گۆڕانکاری سیاسی و نێودەوڵەتی و ناوخۆیی بەسەرهاتوو بەڵام خۆ هەرێمی کوردستان لە ساڵی 91ەوە تا حەدێ ئیستیخراریەتێک و ئەمنیەتێک و ئیدارێکی سەربەخۆی بەخۆ بینیوە. ینی دەبوو ئێستا ژینگەی هەرێمی کوردستان یەکێک بواە لەو ژینگانەی کە نەک بۆ کۆنفرانسی گۆڕان و کەشوها بانگیکەن دەبواە بۆ کۆنفرانسەکان بانکرانایەکە نمونە لەسەر ئاستی جیهانە. لەبەرەوەی ڕوبەری هەرێمی کوردستان ڕوبەرێکی فراوان نییە بڵێ ناتوانین چارەسەریکەین. اینجا هەڵکەوتەی جوغرافیای هەرێمی کوردستان هەڵکەوتەیەکی سروشتی زۆر جوانە. ینی هەر ئێستا بۆ نمونە حەد لە سلێمانی بڕۆ پشت ئەزمەر سەیرەکەی ینی بە هەرێمی بە عێراق ناچێ بەتایبەتی لە ڕووی ڕێژەی سەوزایی و بەتایبەتی خۆڕووسک دەکرا هەرێمی کوردستان کۆمەڵی هەنگاوی بنایە. هەرچەنە من دوێنێ سێرچێکم کرد لەوەی کە سەرۆکی حکوومەت کە بەشدارە لەو کۆنفرانسەیە چی کردووە لە هەرێمی کوردستان. هەندێک بابەتیان باس کردووە کە جێگای دەستخۆشیە بەڵام زۆر جوزئین زۆر درەنگ کراوە. بۆ نمونە تازە لە سنووری زاخۆ کارگەی ڕیسایکلدا ئەنرێ لە دوای ینی 91ەوە کە وەکو وتمان ئەم بابەتانە ڕاستە بابەتی ژینگەییە بەڵام حکوومەت دەکرێت سوودی لێ ببینێت لە ڕووی ئابووریەوە. یان ئێمە زۆر جاوتمانە هەرێمی کوردستان یاخود لەسەر ئاستی عێراق یەکێکە لەو بابەتانی کە مەترسیەکان لەسەر خاک ئاو هەوا لەگەڵ هەمە چەشنە زیندەوەرەکان لەم چوار پێکهاتە سەرەکیی ژینگەی هەر چواری مەترسی لەسەرە. بۆیە ئەوەی کە بەڕێزت وتت ئێستاش درەنگ نییە. ینی لە ئاستی هەرێمی کوردستانە یەک دوو ئەنجومەنی باڵای ژینگە و تایبەت هەیە کە وەزارەتەکان تایە بەشدارن دەکرێ ئەمانە هەنگاو بنێن. یەکێک لەوانی کە بەڕێزت باس کرد مەسەلەی کشت و کاڵ بەداخەوە تا ئێستاش شێوەی ئاودان و بەکارهێنانی ئاودانی لای خۆمان شێوە تەقلیدیەکانە. لە کاتێکە لە ئێستایە دەکرێت پێشکەوتوترین ئامراز و سەردەمیانە بەکاربێنین بۆ سەرچاوەکانی ئاو. لە کاتێک شاوەک و گرفتێکی ئاو کە هەمومان نەزانین هەم ئاوی سەرزەوی هەم ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستانە سەری هەڵداوە دەکرێت ئێمە جارێکی تر ئاوی پاژماوەکان بەکاربێنینەوە بۆ کشت و کاڵی بەکاربێنینەوە بۆ دار و درەخت. بەڵام بەداخەوە تا ئێستاش کە ئەمڕۆ قسە لەگە بەڕێستان ناکەم ئاودانی دار و درەختەکان لە هەرێمی کوردستانە لە ئاوی خواردنەوە ئەدرێ. بۆ نمونە سەرچاوەکانی یاخود بیران هەڵکەنیوە کە ئەمە بەڕاستی کارەساتە. من لە هەندێک ناوچە بیستومە بۆ کاری کشت و کاڵی چوونە بیریان هەڵکەنیوە. بەڕاستی ئەمەش گرفتە لەبەرەوەی تۆ دێی پشت بە سەرچاوەیە کە بەستی کە ڕاستە حەقی تۆیە بەڵام ئەم ئاوی ژێرزەویە بەشێکی پەیوەندی بە نەوەکانی داهاتوومانەوەیە. خۆ من زۆر جاوتومە ئەگەر باو باپیرانی ئێمە وەک ئێستا بیریان کردایەتەوە خۆ ئاوی ژێرزەوی نامە بەڵام هاوڵاتیەک ئەهات کاتێک کاری کشت و کاڵیە کرد کە لە گوندەکەیە سەرچاوێکی ئاوی هەبوایە. بۆیە لە هەرێمی کوردستانە بەشێک لەو لایەنانە ئێمە زۆر جاوتومانە کاری کشت و کاڵی دەکرێت ببێتە دۆستی ژینگە. بۆ نمونە گواستنەوە گەیاندن لە ئێستا یەکێکە لە گرفتەکان لە هەرێمی کوردستانە کە ئێمە سەدان جارە ماوتوەتەوە ناکرێ لە هەرێمێکی 6 ملیۆنی 2 ملیۆن و نزیکەی 200,000 ئۆتۆمبیلی تایبەت هەبێ. ینی بەڕاستی حکومەت لە هۆکاری گواستنەوەی گشتیا گرفتی هەیە. گرفتێکی تر لە هەرێمی کوردستانی خۆمانە ئەوەیە کە ئێمە هۆکارەکانی گواستنەوەمان تەنها لە ڕێگای وشکانیە. بۆ نمونە ئاسمانیمان نییە بە حکومی مەسافەکەمەکەی و هیچ سەرچاوەیەکی ئاویشمان نییە کە بۆ نمونە لە بینی شارێکەوە بۆ شارێکیان لە بینی هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتێکی تر ئێمە بتوانین سوود لە سەرچاوەکانی ئاو ببینین. بۆیە لە ئێستاشە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیا حکوومەتی عێراقی کار بۆ ژینگە بکات درەنگ نییە بەڵام ئەگەر بێت و بەم نەمەتی ئێستا کارەکان بەخاوی بڕوا چەند ساڵێکی تر لەو باوەڕێین عێراق هەر بەپێی ڕاپۆرتەکانی نەوەتەوە یەکگرتوەکان
بەشێک لە ناوچەکانی عێراق بۆ ژیان نابێ کە ئومێدەواری هەرێمی کوردستان وان نەبێ. زۆر باشە. کاک معروف باسێکی گرنگی تری کۆنفرانسەکە ڕاستە زانی کە هۆکارەکان یان هۆکاری مرۆیی یان هۆکاری سروشتیەوە داخۆ هۆکارە مرۆیەکان زیاتر دەستی باڵیان هەیە بەسەرەوەی کار گۆڕانکاری کەشوهەوات لە تەواوی جیهانە ڕووبدات. بەڵام بەشێکی تری کۆنفرانسەکە باسی هۆکارە سروشتیەکانیش کرا، یعنی بۆ نمونە توانەوەی بەستەڵەکەکان، بۆ نمونە بورکانەکانی وڵاتی ئیتالیا، بۆ نمونە ماوەی چەند ساڵی ڕابردوو 3 ساڵی ڕابردوو، بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بۆ نمونە گۆڕانکاری بارینی بارانە لە وڵاتی سعودیا، بۆ نمونە کەوان چاوەڕێی ئەویان ناکەن، ئەوش کە ساڵی ڕووی کردوێتە کۆمەڵی وڵاتی تر. ئەم باسانە کە ئەم گۆڕانکاریانە کە بە شێوەیەکی ئاوا بەرچاو دیارە، ینی بە شێوەیەکی زەق دیارە، ئەمانە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بە یاخود چارەسەری بۆ نەدۆزرێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە کاریگەری زۆرتریش بێت بۆ وڵاتی عێراق. خۆی ئەوەی کە بەڕێزت باست کرد هەم کارەساتە سروشتیەکان بە تایبەتیەوەی کە لە وەرزی هاوینە بۆ منە لە تورکیا بینیمان، لە یەمەن بینیمان، لە سعودیا بینیمان، مەسەلەی گەڕگرتنی دارستانە ئەوانی بە تایبەتی ئەمازۆن و بەشێک لە وڵاتانی دارستانەکانی ئوسترالیا، ئەوانەی ئوستراڵیا، ئەوانەی یۆنان، ئەمانە و توانەوەی بەستەڵەکەکان ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو بۆ نمونە ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە کە قسەی لەسەرەکرێت لەبەرەوەی گۆڕانی کەشوهەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرمە هۆکاری سەرەکی ئەو دیاردە سروشتیانن. ئەگەر نا ئێمە بەپێی تەمەنی خۆمان لە ساڵانی ڕابردوو شابینیومانە بۆ نمونە کە وەرزی پاییزە هات یاخود زستان بارانبارین بە شێوەیەک ئەباری، ینی خەڵک چۆنەڵێت چێژی لێوەرەگەن. بەڵام ئێستا هەر لە هەرێمی کوردستانی خۆمانە بە تایبەتی شاری هەولێر باران لە هەندێک گەڕەکێ نەباریوە. من ئەو ساڵی کە لافاوەکە بوو لەگەڵ هەندێک برادرە پەیوەندیمان هەبوو، پرسیارم کرد ئەڵێ هەندێک گەڕک بارانی لێ نەباریوە، بەڵام زۆرترین زیانیان بەرکەوتووە لەبەرەوەی لە ناوچەیەک تاوێکی باران بۆ نمونە 50 60 70 80 ملیم باران باریوە، کاتێک خەڵک زانیوێتی ئەم ئاوە بۆتە لافاو هاتوۆتە چۆ هاتوۆتە گەڕێکێکی تر. بۆ نمونە لە تورکیاش بە هەمان شێوە، کەواتە هۆکاری سەرەکی ئەم دیاردە سروشتیانش پەیوەندی بە گۆڕانی کەشوهەوا هەیە و بەرزبوونەوەی پلەکانی گەرما، سووتانی دارستانەکان، توانەوەی بەستەڵەکەکان، بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە کە بەداخەوەکوتم کۆبوونەوەی کۆنفرانسی پێشووتری کۆپی 28 بڵێن کۆپیەکە کاری لەسەر کردو ئەوەیە کە هەوڵ بدرێ پلەکانی گەرما دابەزێنرێ. بەڵام من کە دوێنێ چەند بابەتێکم بینی ینی ئەوەی کەوتم ناومێت بوونە ئەڵێ بڕیارەکانی پێشووتر وەکو پێویست جێبەجێ نەکراوە، ئێستا دێن ساڵێکی تر کۆنفرانسی لەسەرەکەن. بۆیە دەبێ ئەوەی کە بەڕێزت باسە کرد دەبێ پەلە بکرێ ئەو وڵاتانەی کە پیشە سازین دەبێ پابەت بن بە بڕیارەکانەوە. بەس وەکوتم لە سەرەتای قسەکانە یەکێک لەو دوو وڵاتە زلهێزەی دنیا کە کاریگەریان لەسەر ژینگە و سیاسی و ئابووری و هەموو کایەکانی تری وڵاتان هەیە، ئەمریکا و سینە بەشدار نەبوونە، ڕاستە نوێنەریان ناردووە. بۆیە لەو شوێنانەیە هەندێک بڕیار هەیە حەسمە. ئێستا من پێشەوەی بێمە ئێرە بەشێک لە بڕیارەکان یان ئەو قسەی سەرۆک وڵاتان ئەیکەن دەڵێ تا 2030 پێم ینی هەر لە خۆم و پرسیارێکم بۆ دروست بۆ باشە بۆ 2030 ئایا بێت 2030 گۆڕانکاریەکی سروشتی ڕوو بدا بۆ منە وڵاتان بگەنەوەی کە لەم کاتەیە دەتوانن کارەکان زیاتر جێبەجێکەن بۆ منە ناڵێن 27 یاخود 25 وانە. بۆیە سەرجەم بابەتەکان تەواوکاری یەک بابەتن، ئەویش ئەوەیەکە هەموو جیهان گەشتۆتە ئەوەی کە بەڵێ لە ئێستایە پلەکانی گەرما بەرز بۆتەوە، پێویستە بەوەی کە وڵاتان پابەت بن، بەڵام بەداخەوە بەرژەوەندیە مادیەکان یاخود بەرژەوەندی وڵاتان وای کردووە کە وڵاتێک ئامادە بێ لەبەر بەرژەوەندی ئابووری خۆی زۆرترین وڵاتان بخاتە مەترسیەوە. زۆر باشە. هەموو ئەو گۆڕانکارانەی کە لە کەشوهەوایە ڕوئەدا ئەتوانین بڵێن هۆکارێکیشە بۆ ئەوەی ببێتە هۆکاری کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی. هەر هاوڵاتی خۆمان هەیە لە ناوچەی سیتەکی خۆمان ئاماژەی بەوە کردووە کە ئاوی 50 ساڵ بل لە ئێستا لە ژێرزەویەکان دەرهێنراوەتەوانێ. ئایا ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە بڵێن ئاوی ژێرزەویشمان بەرەو مەترسی ئەچێت و بەرەو کەمبوونەوە ئەچێت؟ خۆی ئێمە بەتایبەتی لە عێراق ئەم لە 2019 پێشتر بڵین 19 جگە لەوە دوای 2021 وانە
وەکو پێویست باران نەباریوە ئەگەر باری بێتیژ و ئاماژەمان بەوە کرد کە گۆڕانکارەکە وای کردووە لە ناوچەیەک بارانێکی زۆر ببارێت لە ناوچەیەکی تر بارانەکە نەبارێت کەواتە بارانبارینی پێویست نەباریوە بۆ ئەوەی کە ئاوی ژێر زەوی بگاتەوە جێی خۆی ئەمە یەکەم دووەم بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە یەکێک لەو گرفتانەی کە وای کردووە کە ئێمە سوودمەند دەبین لە ئاوی ژێر زەوی مەسلەی نەبوونی بەنداوی باشە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان من 2021 بارانێکی باش باری لە پاییزە جۆم لە وەزارەتی بڵێن بە راپۆرتێکی وەزارەتی کشتتوکاڵی عێراق بوو ئەو کاتێک کە ناوچەی بڵین خوار و ناوەڕاستی عێراقیش مەترسی کەمی ئاویان لەسەر بوو ئاماژەی بەوە کرد بەهۆی بارانبارینێکی زۆر لە کوردستانەوە مژدە ئەدەین کە بەنداوەکانمان پڕە بێ کەواتە ئێمە ئەم بارانە زۆری کە لە هەرێمی کوردستانە ئەبارێ هیچ بربەستێک نییە کە بتوانین ئێمە گلی دێنەوە بۆی دواتر گومانی تیانە ئەو شوێنانی کە بند من هەر هەندێک بەنداوی بچوک بچوک یان بۆن دروست کراوە لە سنووری ئێمە ئەو ناوچانی کە کەوتونەتە خواری و ئەوەوە دەڵێن بیری ئاوەکانمان کاریگەری بۆ دروست بووە سەرچاوەکانی تری کانی هەستی پێکراوە هەر ئەمە شەوای کردووە ئەوەی کە بەڕێز شت باست کرد ئێمە بە پێی ئەوەی کە ئایا چاودێری ناکرێ یاسایەکی یاساشمان هەیە هەر هاوڵاتێک هەڵەسە بیر لێدا ینی بەپی یاسا دەبێ ناوچەکان بۆ ناوچەیەکی دیاری کراو ینی ئەوەی من بزانم بزانم 500 متر بۆ 500 متر یاخو 150 متر شتێکی وایە دەبێ ئەم بیرەکە هەڵەکەندێت لە بیرێکی تر جیاوازتر بێ دە من ماڵە زانم لە یەک گەڕەکە ینی ئەمە خانوویەکە خانووەکەی تەنیشتی بیری هەڵکەنیوە اینجا دێتی ژەڵێ لێک باخەد و بیری هەڵکەندووە هەر لە یەک باخ بەڵێ ئەوە بە باسی باغ ناکەم باسی ئەو ماڵانەکەم کە هەر ئەوەشە پار میدیا و زانیاری حکوومەت هێرێن بڵاوی کردەوە بەشێک لە بیرەکانی هەولێر لە 600 متری ئاویتیان نەماوە ینی 600 متر بیر هەڵکەنراوە کە بە پێی تەمەنی ئێمە پێش ساڵی نەوەتەکان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ینی بیری قوڵ هەر نەبوو خەڵک بەدە ساڵێکان ئێساش لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئاوی ژێرزەوی مەترسی لەسەرە لەبەرەوەی وەکووتمان بۆ بەشێک لە کارەکان بەکارهێنن هاوڵاتێک ئەچێت لە شوێنێکی سەخەری دەواجینێک دروستەکە چێ بیری بۆ هەڵەکەنێ هاوڵاتێک ئەچێ باخ و ڕۆژێک دروستەکە لە ناوچەیەکە ئەچێ بیری بۆ هەڵەکەنێ کە بەڕاستی ئەمە کارەساتی لە دوا دروستە بێ بەڵامی تر ئایا حکوومەت و لایەنە پەیوەند دیدارەکان بۆ ئەمانە بڕیاری لەسەردەن دڵڕاگرتنی خەڵکە چی ئەویان بەڕاستی خۆیان لێ بەرپرسن و ڕۆژێک شەبێ مێژوو ڕەحمیان پێ ناکە باسییانەکە ئەگەر نا ئێمە وەکووتمان لە هەرێمی کوردستانە دوو سەرچاوی باش یاخو سێ سەرچاوی باشی ئەومان هەیە حکوومەت دەتوانێت کۆمەڵێ پرۆژەی باش بۆ هەندێک ناوچە دروست بکە بۆی بتوان کاری کشتتوکاڵی لێ بکە نەکار هاوڵاتیەک لە چۆویستی ڕزێک دروستکە لە چۆویستی باخێک دروست بکە زۆر باشە من وەکو دوایین پرسیاری خۆم بچینەوە سەر کۆنفرانسەکە بەشداربوونی عێراق بۆەوەی کە شوێنێکی تایبەتیە بێ لەم کۆنفرانسەیە تا چەنە بێتەوەی کە جارێکی تر لە ڕووی ژینگەییەوە سوود بە عێراق بگەیەنێت بۆ نمونە ئەم وڵاتانە کە بێکەوە کۆبنەوە هەماهەنگی دروستە بێت بۆ نمونە لە کاتی کارە ساتێکە کە نەخوازراو بێتە سروشتی بەیانبرۆی بێ توانن دەستی هاوکاری بکات یعنی بە بەتایبەتی من لەسەر نمونەیەکەوە لەسەر ئەو لە چەند ساڵی ڕابردوو ئاگرە گەورەی کە لە دارستانەکانی ئوسترالیا کەوتەوە وڵاتانی وەکو فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا و کۆڵندا کە بەشدار بوون لەوەی کە هەماهەنگیان بگەێنێت دەستیک ئەویان بگەێنێت کە بتوانن چارەسەری گرفتەکەیان بۆ بکەن لە ڕووی ژینگەییەوە ئێمەش ڕاستەوەی کە بەڕێز لە یەکێ لە قسەکان تا باسیەوەی دوو بوتەکەی دکتۆر لەتیفت کرد ینی کە ئەو باسیەوە کە ڕژێمی پێشووتر لەوانێت دەرگای لەسەر هەموو وڵاتێکدا خست بێ هەر شتێک هەبوو بێ لە ناوخۆیان ڕوویا بێ خەڵکەکەش نەیتوانی بێ قسە بکات بەڵام لە ئێستایا خەڵک پێویستی بەوەیە کە کەم و کوڕیەکان چارەسەر بکرێ پێویستی بەوەیە کە دەرگای وڵاتانی ترمان لەسەردا نەخرێ بۆی کە دەستی هاوکاریەکان هەبێت عێراق لەم ساڵەکە بەشدار بووە ئەگەر بۆ ئایندە ئەم هەمان چێ دروست بێت لە ڕووی ژینگەییەوە ئێمە توانین سوودمەند بین چ لە عێراق بەگشتی و چی هەرێمی کوردستانیش خۆی یەکی من پێشتر بزانم شتێکم بود یەکێک لە گرفتەکان کە عێراق ئێستا تووشی بووە ئەبێ پابەند بێ بە پاراستنی ژینگەەوە ئەوەیە کە عێراق یەکێکە لە وڵاتە گەورەکانی بەرەمێنانی سوتەمەنی یعنی عێراق نەک بۆ خۆی بەکارێنێ ئەینێرێ بۆ وڵاتان کەواتە بەشێک لەو بڕیارانەی
کە ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە کە باز لەوە ئەکرێت دەبێ پشت بە وزەی نوێ ببەسترێ عێراق لەمەیان زەرەرمەند دەبێت یعنی ئەوەی کە بەڕێزت باسیەکەی عێراق خۆی لە دەرەوە لە ڕووی وزەوە لە یەکێک لە وڵاتانە ناسراوە کە دەوڵەمەندە ئێستا تۆ بۆ نمونە دەی داوای هاوکاری مادی لە وڵاتانەکەی بەواچی وڵاتانی تریش ئەمە لە بەرچاو بگرێ بڵێ تۆ خۆت بەشێکی هەرە زۆری سوتەمەنی دەنێریتە دەرە وڵاتان سوودمەند دەبێلی لە کاتێکا بۆ منە هۆکارەکەی بەشێکی ئەوەیە تۆ خۆشت نەتوانی پارەکەی بۆ ئەوەی کە بەڕێزت باسەکەی من وتم لە بودجەیە لە بەشێک لە هەوڵەکانە حکوومەت ئەیتوانی نەوتی خۆشی هەناردە بکە بەڵام لایەنە ژینگەکەش فەرامۆژ نەکە ئەگەرنا بەپێی پاکێجەکانی هەم هەرێم ئەوەی کە بەشدارن لەبەروی دەستەی ژینگە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان ئەندامن لەو لیژنەیە کە لە عێراقا چوونە ماوەی سیانزە ڕۆژەکە ئەمێنەوە لە ئیمارات کەواتە پاکێجەکانیان داواکاریەکانە من بینیم کۆمەڵشتی زۆر باشدیایە داوای هاوکاری نێودەوڵەتی داوای بانکردنی ئەو شەریک و کۆمپانیانەی کە لە بواری ژینگەیە کارەکەن بێنە عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵی داواکاری زۆر باشە بەڵام وەکو وتم دەکرێ جگە لە جوهدەکانی دەرەوە یاخود هەوڵەکانی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان خۆیان هەوڵ بدەن بۆ ئەوەی کە بەشێک لە گرفتەکان لەبەرەوەی وەکو وتمان هەڵکەوتەی هەرێمی کوردستان و عێراقی ژێکێکە لەو هەڵکەوتانەی کە دەکرێت سوود لە وزەی خاوێن ببینیە بەتایبەتی لە ڕووی تیشکی خۆرەوەی ساندێ وڵاتەیە گرفتی ئەوەی هەیە کە پلەکانی گەرمە ناگاتەوە ئاستا بەڵام ئێمە ماشەڵە لە هاوینە حەزەکەی شتی پێ ببرشێنەوە لە زستانی شە بە هەمان شێوە بۆیە ومێدەوارین ئێمە هەر وەکو تۆڕێکی ڕێکخراوەکانی ژینگەشن لە قسەکردنین بەشێک لەو برادرانەمان بەتایبەتی لە بەغاوانە بەشدارن یعنی ڕۆژان شتمان پێ ئاڵوگۆڕ کردووە کە دەکرێت عێراق مەرج نییە لەسەر ئاستی وڵات وەکوی بەڕێزوتت دەیان و سەدان و هەزاران ڕێکخراوی نێودەوڵەتی بەشدارن لە کۆنفرانسەکەیە دەکرێت عێراق داوەتیان کە ڕێکخراوەکانی عێراق هەمانگی باشیان لەگەڵا بکە بەڵام لەسەر ئەمانەشەوە دەبێ عێراق خۆی خەم لە ژینگەکەی خۆی بخوا پێشەوەی کە خەڵکێکی تری بۆ بانکە یاخود وڵاتانی تر داوات بکە دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆ بە هیوایەوەی کە ئەم ئەنجامدانی کۆنفرانسانە سوود و تایبەتمەندی هەبێ بۆ تەواوی جیان بەگشتی و بۆ وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش کە بتوانین ئێمە لە ڕووی ژینگەییەوە بتوانین ئەو گرفتانی کە هەمانە چارەسەر بکرێ